ڕوودا و مێژوو بە گرنگی زانی لە چەند ئەڵقەیەکی تایبەتدا میوانداری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەبدوڵڵا ئاگرین بکات. ئەبایە ئەم شخصە دڵسۆزە 6 مانگ چاودێری بووە، 6 مانگ دۆست بووە، 6 مانگ لایەنگیر بووە، ئەنجا پاڵێوراو کە بووی بە ئەندام لە یەکێتی قوتابیان. بەڵام لە دوای شۆڕشی ئەیلول تۆ لە پارتی دوورەکەویتەوە ڕێکخراوێکی تایبەت دروست من ڕێکخراوی یەکێتی لاوانینەتەوەی هیچ کێ بوو؟ ڕۆژنامەیەکیشمان هەر بەدەستنووس بەنهێنی لە شاری سلێمانی ئەنووسیەوە و بە ناوی ڕابەرەوە. ئایا شۆڕشی ئەیلول ئامادەی بۆ کرابوو یاخود هەلێکی مێژووی بوو خۆزرایەوە؟ تەوەرەکەم ینی هەڵچوو نییە هەرزەیی سیاسی و خوێنگەریمیمان بۆ کوردایەتی بەو پێودانگەی کە هەمیشە پارتی و پاراستن بە دواتانەوە بوون، چاودێریان کردوون، کێشیان بۆ دروست کردوون، ئەم قسەیە چەند ڕاستە؟ بەرنامەی ڕوودا و مێژوو شەوی سێشەممە کاتژمێر 9:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.